لە ڕووی دەقەکانی قورئان و سنەتەوە بزانین هاوڕێیەتی گرنگی چەندە و چۆن باس کراوە. خوای پەروەردگار دەفەرمێت الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. ئەوانەی کە بەیەکەوە هاوڕێن لەو دنیایەیدا لە ڕۆژی قیامەتە هەمویان دەبنە دوژمنی یەکدیکە تەنها کەسانێک نەبێ کە لەسەر ئەساسی دینداری و تەقواداری بەیەکەوە هاوڕێیەتیان کردووە. واتە ئەو کەسانە هەرگیز لە قیامەتدا لە هاوڕێیەتیەکەیان پەشیمان نابنەوە و هەروەها لە یەکدیکەش نابنە دوژمن. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە خوا دەفەرمێت لا تصاحب إلا مؤمنا. هاوڕێیەتی هیچ کەسێک مەکە تەنها ئینسانێکی ئیماندار نەبێت. ئەنجا مؤمن مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئیماندارێکی شەرعی بێت، نەک ئیماندارێکی لەفظی یان ئیماندارێک کە هەر بە زمان دەڵێ ئیماندارم بەڵام سیفەتی خراپی زۆرە. ئەو ئیماندارەی کە لە شەرعدا پێی دەگوترێ ئیماندارێکی تەواو و ڕاستەقینە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تەنها هاوڕێیەتی ئەو کەسانە بکەن کە ئیماندارن. بۆچی؟ چونکە ئیمان ئەگەر ئیمانێکی ڕاستەقینە بێت هەموو سیفەتێکی چاک لە خۆیدا کۆ دەکاتەوە. و هەروەها لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الرجل على دين خليله. ئینسان لەسەر دینی هاوڕێیەکەیەتی، واتە هاوڕێ کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە لە دنیادا. ئەنجا دەفەرمێ فلينظر أحدكم من يخالل. تەماشاکەن لەم دنیادا تاخوا کێ دەکەنە هاوڕێی خۆتان، هاوڕێکەتان کێ دەبێت. ئینسان پێویستە یەکەم ئەگەر هاوڕێیەتی کەت هاوڕێیەتی کەسانی چاک بکات، و دووهەمینیان ئەگەر بوو بە هاوڕێی هەر کەسێک هەوڵدا ئەوەی کە بۆ دنیا و قیامەتی باشە بەرەو ئەوە ئاراستەی کات و هەروەها ڕێنیشاندەری بێت. بۆیە جوان گوتویانە زانایان الصاحب صاحب، بەڕاستی هاوڕێ ڕاکێشەرە.